کەناڵە میدیاییە کە بەردەوامە لە کارکردن خزمەتی زۆریان بە بواری سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی کوردستان کردووە. هەروەها بڕیاری دەرکردنی بۆبارێک خاڵ و تەپۆ لە وزی خورمەیدا. ئەوانەش هەریەکەیان لە بواری خۆیدا خزمەتێکی زۆریان کردووە. ئێرۆکان بە حکمی پێگەی سیاسی ڕۆڵێکی دیاری هەبوو لە پاراستنی شوێنەوار و کادوە کلتوریەکان و مڵکی گشتی. یەکێک لەو نمونانەی کە ئەمڕۆ کە ژنان توانیویان ڕۆبەڕووی هەموو داگیرکاریک بێتەوە لە کوردستانە نمونەمان زۆرەکە. یەکێک لەو نمونانە هێرۆخانە کە شان بە شانی براکانی شان بە شانی جەنگاوەر پێشمەرگەکانمان جەنگیوە. یەکێک بۆ لەو ژنانی کە توانیویەتی لە ئەرشیفی هەموو ئەو ئەرشیفانی کە پارێزیە کە وەختی خۆی پێشمەرگە سەرسەختانە بەرگریان لە کوردستانە کرد لە هەموو ئەو بەشانی کە حکومەتی بەعس ڕوبەڕووی ئەبوانێ بە تۆپ و تەیارە گەورەترین لەو کاتەیە چەک بەکارە هاو بەرامبەر بە هێزی پێشمەرگەی کوردستان. هەموو ئەو وڵاتانی کە زلیهێزانی کە ئەمڕۆ خۆیان بە هاوپەیمانی ئەزان لەگەڵ بۆ کورد و بۆ کوردستان ئەوانە هەموو دەستیان هەبوو لەوەی کە چەکی گەورەترین چەکیانەیە بە حکومەتی عێراقی ڕوبەڕووی ئێمەیە کرد تا تەنانەت لەو کاتەیە چەکی کیمیایی شەر ئەوان یان بە حکومەتی بەعس. بۆیە ژنان و پیاوان لەو سەردەمەیە وەکو یەک ڕوبەڕووی ئەو داگیرکاریە بۆتەوانێ. ئەگە بینە سەر ئێستای داگیرکاری لە دەوڵەتە داوسەکان دەوڵەتانی ئەقیلم ئێستا ژن و پیاو یەک هەڵوێستیان هەیە بۆ ئەو داگیرکاریە کە ئەیانەوێ سەرسەختانە بەرگری لە هەموو ئەو بەرهەمانە بکەن کە ئێمە بەدەستمان هێنا و هەموو ئەو داگیرکاریە کە ئێستا لە تورکیا بەداخەوە کە ئەیبینین لە ڕووی کولتوری و لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سروشتیەوانە کە ئێوێ وڵاتەکەمان تێکبات و دەستی تێکدەری بەزانوە ئەنی سنووریان بەزانە بۆ ئەوەی کە ئەمڕۆ خەڵک ئەیبینێ چیەکە. بۆی ئێمە بڕاستی ئەمڕۆ پێویستە ژنان چ لە ڕێکخراوەیی چ سیاسی چ کۆمەڵایەتی ئەمانە مووقیفی تەواوەتیمان هەبێت بەرامبەر بۆ داگیرکاریە. ئەمەش بەڕاستی مش خەباتێکە ئەتوانین بڵێن خەباتی جەماوەریمان پێویستە ئێمە ئەبێ هاوڕێی شەقام بین. ئێمە پێویستە ینی ئێمە وڵاتێکی ئاشتی خوازین ئێمە کوردین ئاشتی خوازین ئێمە ئەو حکومەتە نین کە بتوانین ڕوبەڕووی شەڕی گەورە ببینەوە. بەڕاستی ئەمڕۆ پارتی کرێکارانی کوردستان کە دیفاعکەرێکی تەواوی کوردستانی گەورەیە لە هەموو ئەو داگیرکاریانە کە ڕوبەڕووی کوردستان بۆ توانێ ئەو دەستێکی تەواوی بەرگریەکی تەواوی کردو لە کوردستانی گەورەیە. بۆیە ئێمە بەداخەوە کە ئەوەی کە ئێستا ئەیبینین لە هەندێک میدیاکانە کە لەسەر پارتی کرێکاران بە نەوعی قسە ئەکرێ پێمان ناخۆشە چونکە بەڕاستی ئەوان پێشمەرگەی ڕاستەقینە و بەرگری ڕاستەقینە ئەم میلەتەن. بۆیە من پێم وایە ژنان دەوری ئەساسیان هەبوو هەر لە سەرەتاوە لە مێژووە کە لە سەرەتاکانی مێژووی سەردەمانی زوو ژنان دەوری کاریگەریان هەبوو لە شۆڕش و لە خەباتە بەرەنگار بورۆکان کە زۆر سەرسەختانە ڕوبەڕووی کورد بۆ توانێ بۆ وەک کاتی ئێمە بە بەڕنەوە شەڕمان کردووە بەرگری لە کوردستان و لە شاری سلێمانی کراوە. بریتانیا لەو سەردەمانە بە تیارە لەم شارەیەوە یعنی ئەوە ڕەدێکی گەورەیە بۆ ئەو وڵاتانە کە کورد چەنە جەردەستە بووە کە کورد چەنە ئازابی چەشتۆ بەدەست وڵاتان. بۆیە من هیچ کەس بە هاوپەیمانی نازانم لە بەرامبەر بە کورد بەڕاستی هەمووی داگیرکاری کردو بەرامبەر بە کورد. بۆیە پێویستە جەماوەر بە ئاگا بێتەوە لەوەی کە ئێمە یەک هەڵوێستمان هەبێ یەک وتاری سیاسیمان هەبێ وەکو کورد هەموو یەک دەست بین هەموو یەک هەڵوێست بین وەکو کورد. بۆیە بەستەنا ئەوەی کە ماوەتەوە ئەوەیە کە ئێمە بە تەواوەتی دەست لە ناو دەست بکەین و پشتی یەکترینەی لە ئەرز و هەمووی ئەو میدیانەی کە ئەمڕۆ بوونەتە هۆی پشێوی لە میدیاکانە بەڕاستی من ڕەدێکەمە بە هەموو لایەک نمە ناتوان نابێ جۆلەوانە بگرین و برایەتی بپارێزین لە کوردستانە. پارتی کرێکاران بە کوردیش بە شێوێ بە دوژمن بە دەوڵەتە ئیقلیمەکان ناڕوخێت و هەمیشە یەکگرتنێکی تایە. یعنی ئێمە لە وەختی خۆی لە شاخ پێشمەرگە ڕوبەڕووی هەندێ سیاسیەن ینی لە ڕووی سیاسی ینی هەندێک شەڕ ڕوویاوە کە دایمە هەمیشە پشتیوانیان لە یەکتری کردووە لە هەر چوار پارچێ یعنی لە کوردستانی گەورە چونکە شۆڕش لە هەموو لە کوردستانی گەورەیە هەبووە هەر بە پێی پارتەکان و پێویستە ئەمڕۆ کورد یەک هەڵوێز بێ یەک دەنگ بێ یەک گوتاری سیاسی شەبێ بۆ ئەوەی کە ئێمە ڕوبەڕووی
جارێکی کە سەرسەختیەکی تر نەبینەوەی لەلایەن نارانی چکە ئێستا تورکیا ئەوەی کە ئەمڕۆی بینین لە هەموو ڕوویەکەوانێ ئەو ینی ئەبێ کورت تێبگات لەوەی کە ئەمڕۆ ئامان لێگرنەوانێ ئاو شەڕی ئامان لەگەڵاکەن ئەمڕۆ حربی عالەمی سێ بکە ینی سەیریکە ئێستا ئەمە شتێکە بێ هەموو کورتێ بگا ینی ئەبێ هەموو کورتێ بگا کە ئەیانەوێ لە ساڵی 2023 خەریتە ئەگۆڕێ جاری کە خەریتە بەجاری کە باس لە بوونی کورد و پەیمان نامەی لۆزان لەسەر مەسەلی پەیمان نامەی لۆزان ئەوە شتێکە بێ بزانن کە ئێستا تورکیا هەوڵ ئەوە هیچ بۆ ئەوواکە ئەبێ کورد لەمە تێبگا ئەبێ سیاسەکان لەمە تێبگەن بەڕاست.